هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵانەی کە دەتوانێت شانازی پێ بکە پێکەوە ژیانی ئاشتیانە و ئەو دیموکراسیەتەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە. یەکێکیش لە بنەماکانی دیموکراسیەت هەڵبژاردنە کە دەبێ بکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵێک دواخرا دیارە لە بەر ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان بوو. ئەمڕۆژ سەرۆک بارزانی لە دیداریدا لەگەڵ نوێنەرانی وڵاتان زۆر بەڕوونی ئاماژەی بەوەدا دەبێ ئەمساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین داخۆ هەڵبژاردن هەر دەبێ بکرێ وەکو سەرۆک بارزانیش جەختی لەسەر کردوتەوە و ئاستەنگەکانی بەردەم هەڵبژاردن چین بە میوانداری زۆر بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامیشاندی دانوستانکاری پارتی بۆ هەڵبژاردن ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک عەبدولسەلام زۆر بەخێربی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. با لە قسەکانی سەرۆک بارزانیەوە دەست پێ بکەین ئەمڕۆ لە دیداری لەگەڵ نوێنەرانی وڵاتان جەخت لەوە دەکاتەوە کە دەڵێ دەبێ هەڵبژاردن ئەمساڵ ئەنجام بدرێ. بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا هیچ لایەنێکی کوردی هەیە مەترسی لە هەڵبژاردن هەبێ یاخود نێوێ هەڵبژاردن بکرێت یا بە شێوەیەکی کە ئەگەر بڵێم هیچ ئاستەنجێک لە بەردەمی هەڵبژاردندا هەیە؟ بەڵێ زۆر زۆر سپاس سڵاو و ڕێز بۆ خوشکبرایانی بینەر سڵاو بۆ جەنابێت. بەڕاستی ئەوەی جەنابی سەرۆک باسی کردمڕۆ شتێکی تازە نییە و ئەوە نیشانەی بەردەوامبوونی هەلوێستەکانی پارتیە کە هەرخوڵاوی بیر و بۆچوون و تاوان هەمان هەلوێستی جەنابی سەرۆکە بەردەوام. ئێمە هەمیشە جەختمان لەسەرەوە کردووە بە کردار هەمیشە هەوڵمان داوە بینە پێش ئەوەی کە بەناو ئەوترێ کۆس بن هەوڵمان داوە ئێمە عەلەقەل ببینە هاوکار بۆ ئەوەی بەناو کۆس بە کۆس نەهێنرێ. یعنی لە بیردا لە کۆبنەوەکانی ئێمە بزانام هەر لە میهوانی ئێوە بووم پاش ڕۆژێک کە ئێمە یەکەمین دانیشتمان کرد گوتمان بە 20 دقیقا هەموو ئەو چوار خاڵە سەرەکیەی کە پەیوەندی ڕاستە و خۆیان هەیە بە هەڵبژاردن کە داواکاریان بوو ئێمە چاوەڕوانیان ناکرد. ئێمە گوتمان باشە چوار بازنەیی نیمچەکراوە نیمچە بە ڕێزبەندی ژمارەی کورسیەکان بە پێی ئاماری بەغدا هەموو ئەم شتانە هاتینە پێش. هی پێکهاتەکان وتمان ئێمە هیچ ڕئیمان نییە. پێکهاتەکان مافی خۆیانە کەس لە باتیوان قەرار نەدات. بەڵام پرسیارەکە ئایا کەسێک هەیە کوزبێک هەیە من پێتە لێم خودی کێشەکە خودی بابەتەکە شتێکی وان نییە کە باهای ئەوە بیت تو هەڵبژاردن نەکەی. بەڵام ئەگەر ڕێگام بدەیە فەرموو ئەمەی ئێستا ئێمە ئەیبینین کە چەقبەستیەک هەیە لە مەسەلەی هەوارکردنی یاسا بەڕاستی شەرفرۆشتنە بە مەسەلەی هەڵبژاردن ناڕێکی و ناکۆکیەکانی نێوان حزبەکان بەتایبەتی پارتی و یەکەتی ئەوە وای لێ کردووە کە لەم بابەتی حساسەی ئەوهای کە گرنگە چارەنووسە چارەنووسسازە کێشە بۆی دروست باش. کاک عەبدولسەلامەوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدە ینی ئەو لایەنە کێیە کە کێشە دروست دەکات یاخود شەڕ دەفرۆشە یاخود ئەگەر ڕوونتر بڵێم بە هەر بیان و یەکوێ نایەوێ هەڵبژاردن بکرێت. ئەزانیشیان من خۆزگا بنتان پێشکەش کرد بە ناوێکی تر ئەو کاتە ئازادیتر قسەمان کرد. من طبیعەت ئازادی خۆت وەربگرە کاک من ئەمەوێ گرنگە بۆ بینەران تکایە من ئەمەوێ ئێمە سبەینێ کە بچین چکە و کوردستانە ئێمە چەند ناکۆکیمان هەبیت چەند گرژی هەبیت لە ئەخیرەوە دەبی پێکەوە دانیشین. باشە سبەینە کە بچم دانیشم ئەگەر مام ئەندامی شاندەکە بەهانە نەدەمە یەکێک بڵێت تو وات گوت وات نەوت بوو با ناوی شخص نەلێن باشە لایەنەکان خۆی بۆ یعنی وادەی تەمەنی پەرلەمان بۆ لە پار درێژ کرا بە بەهانەی ئەوەی یاساکە بگۆڕین کەچی 6-7 مانگ بوو یاساکە پێشکەش کرا بوو خوێندنی یەکەمی بوو ناکرا واتەوانیە ڕاست نییە. ئەگەر مەسەلەکە هەموارکردنی یاسایە هیچ کێشێک نەما بوو. کەی کوردستان و سمعەتی کوردستان و ناوبانگی دێنیت تو بڵێ وەڵڵە بە دەست بیت یان بە ئەلکترۆنی بیت. بۆیە تەسەوورەکەم ئێمە هیچ کێشەی سەرەکی نییە کە ببیتە بربەست تەنها چونکە ڕێکنەکەوتن و وەزعێکی ناتەندروست هەیە لە ناوان حیزبەکان لەوێوە ئەی دەرئەکەن. زۆر باشە کاک عەبدولسەلام با وای دابنین ئەو لایەنە بەبێ ناوهێنان یان لایەنێک بەبێ دیاریکردن نایەوێ بەشداری لە هەڵبژاردندا بکە. باش ئەگەر بێ ئەو لایەنە نەیویست هەڵبژاردن بکە ئەبێ هەڵبژاردن دوا بخرێ خۆ چی ڕوەدا با ئەو لایەنە بای کۆتی هەڵبژاردن بکە.
من يعني رأيي من وراء جري من هوادار ما مشترون هذات خوي أجر به كتابة كان بخينينو أزمون ومنطق أليت هالبجاردن بسالكي آزاد هلا هناك بجدار بيت بجدار نبيت ناكري تو غير هالبجارد نكا بهمو بي ورا كان راس بيت بهمو هنقوا كان ياسايي بيت أو لا يني بجدارين كذا ضرر جين تخوي كيف خويتي راست للرويت يوريوا بلان بي واقعي كردستان داني بما خوش بيت نخوش بيت لولا يدي قلا وضعي كترا تو ناتواني مجازفة بوابك من هوادار منجيت او حاله والله كان عبد السلام اگر هالبجاردن نكر يعني وادكي دياري كراو سروكي هرم وادكي دياري كراو ك كيشنا ماوا كيشنا ماوا سروكي حكومة ايش دلي اما امادين همو هاوكاريك وامادكاريكي بوبكين لا اوروبيا كان دوستا كان نيونراني ولاتانيش دلين دبي انجام بدري مزجيني كد بدمه او لا ينانيك منوتو الين او ناهلن اوان بيش منوتو الين دبي بكريتو انجام داني هالبجاردن يعني كواتا هر دبي بكري او جرانتيانا دمتو اشتيك هي شوار شما اشتيك ديار ابيد باش كاك عبد السلام يعني ايوه چندين جار بعد توزك اما بروني قسي لسر كان چندين جار يعني دولاني سرشي معنى اي بارتي ويچتي ايوه چندين جار لقل يشتي نشتماني كردستان دانشتونو نالم دانستان دليم گفتوگوتان كردو لسر بروسي هالبشاردن بنيازن جارش كداب نشنو چكا كات نما ورده كات نامينه بو دزگاي هالبشاردن كاك حاكم روجي چوارشنبه دادگاي فدرالي عراق دانشتني كوتايي اكد لسر چوار داواکاری برز کرابون بوی هموی کرانه یک داواکاری تانه ادن لبریاری پرلمان یعنی آسای 12 افزانم سالی 2022 بو درش کردنوی تمنی خوی با سالک تانه ادن الینوی آسایینیه دستورینیه محکمه اتحادی بداخوا هرچند لدستورش هند لصلاتی پیدراوا که بدري يعني فراوانتر صلاة محكمة اتحادي قرار سياسية كاني كبار بيني مان هموي اصلا زربيان نايا سايونا دستوري بون امينيت لسر وضعي سياسي لبغداد اوان بش عقليتك بو عقليتي كمثلا دركدني الشارو دولة سير عقلي كتير او كتا يعني الترناتيفا كان بردستي لا كان قران كريم بس باش كاك عبد السلام يعني اما بو خوي خالشي زور قرنقه براسي امل اتوانم بليم ننجيه لكيه بديمقراطيه ولا عراقه دادقاي فيدرالي عراق شعلاقي هي بهالبشاردن لهرمي كردستان اما برلمان مان هي حكومه مان هي سلوكاتي هرم مان هي دامون دزقاي خو مان هي او عيب نيه بو ديمقراطيه العراق دادقاي فيدرالي لوت بشانته همشتكو اصاني بو خوش كبريانش بو صاحبيت للدنيا لمثابتين يعني نبس تنها لسيستمي فدرالي اصلا لبادشاهيش لجمهوريش تنها جيغايك كأو ناكوكياني لسر بابتك كبيوندي هي بخودي دستور محكمة بالايا كبريار بدد محكمة بالاي دستوري يعني محكمة اتحادي هالناوي هبيت او تنها دانشتوا يكك بشي تلاي بلد فلانه لايان ام ياسايي دركردو انجا او لايانا هرم بيت يان محكمة اتحادي بيت يان بريار يقدر تشول على حكومات بيتشواني فلانة مادة وفلانة برقي دستورة او تنها ايشي ام محكمة او بويا لزربيت زوري دنيا بيعلن دادقاي دستوري بينالين دادقاي بالاي دا اما بداخل الدستور غلطك كرابو اختي خوي تيبر بقول سلامو يعني اگر الدستور مادة بخويني اصلا جهاندية او عندنا كوكي كان حتى اگر ناكوكي اداري شبيت باش كاك عبد السلام باباز لدستورك بيني كبراسي او بخرجاني يعني او جنجي او محكمه كذا اي شكل باز لوش بين كان دادگاه دستورك بخوشي بفي دواني زورك اواني شارزاي دستور نا دستوريه بلام ديمو سر برسيارك خوم هل بشاردن دكريت يا ناكريت دبي بكري يا ناكريت امروش سر برزاني دليت دبي بكريت دبي بكري طبعا ديمقراسي تقريبا هيج معناي نابيت اگر تو هالبجاردني بردوام لكاتي خوينك لكاتي خويش نتنها انجام بده لكاتي خوي طبعا امريكا كان او چند 200 ساله لسه شمي دومي شمي يكمي مانجي انزا بمرجنك يكي ماغنبيت داعينيته امر دربكي وبيش نو مانك اكري بلا بيبي كريت بلام
ئەم وەزعی کە پار بینیمانەوە ئەمەی ئێستا ئێمە تێدا ئەژین ئەگەر بۆ ئێمە بهێن لێ بەداخەوە من ئومێدم نییە ئەنجام بدرێت ئەنجام بدرێت کاک عەبدولسەلام ینی هەر مەسەلەی میزداقیەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەوە پرسیارە دەبی خەڵکی ئێمە هشیارانە دووەداچوونی هەڵوێستەکان بکەن بەڵام کاک حاکم بۆ ئێمە باسی محکەمەم کرد بریاری محکەمەی باڵای فدرالی ڕۆژی ئەم چهارشەممەیە ئەوە وەڵامی ئەم پرسیاری جەنابەتەدا ئەکرێت یان نە چونکە ئەوان ئەتوانن یان بڵێن ئیشمان نییە ئەو کاتە تۆپەکە لە ساحەیەمە ئێمە وێکردی دەبێت دانیشتن و حەلیکەین یانش وەکو هەندێک زۆر کەس چاوەڕوانەکەت محکەمەکە وەکو پێشان حەق بەماف بەخۆی بدەت بلێت دستوری نییە و بلێت یاسایی نییە دەبی لە محکەمە بەڵام وەکو هەموو بریارەکانی تر تەنها کێشەیەک دروست نەکرد زۆر باشە ئەگەر ئەم درێژکردە تەمە درێژکەی یاسایی نەبوو ئەدی چ بکەین چاوەڕوان ئەکرێ ئەم جارە محکەمەکە تۆزە قەرارێکی عەقلانەتر دەرکەت مثلا بلێت پێویستە لە کاتی دیارکراو لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئەنجام بدرێ زۆر باشە دەستخۆش زۆر بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامیشان دیدان و سانکاری پارتی بۆ هەڵبژاردن لەکسپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش